تێم ئومەتەیە دلیل ئەوەی ئیسلام نامرێ دلیل ئەوەی دینەکەی محەممەد پیر نەبووە دلیل ئەوەی الحەمدولله هەتا ئەمڕۆ شوێنکەوتوانێکی هەیە حەمد و سەنا بۆ خوا کە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ و ئای خۆزگەی براکانمان ببینایە تیانیا ڕسوڵای ئێمە برای تۆ نین فەرمووی نەخێر ئێوە هاوڵی منن براکانمانەوانن کە لە دوای ئێمە دێن منیان نەدیوە و شایەتیان پێهێناوم شوێن دینەکەم کەوتون دیفاع لەو دینە ئەکەن هەڵگری ئەو دینەن و نەشیان دیوم کەس نە محەممەدی دیوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کەس نەیدی کە قورئانی بەسەرا نازڵ بێ بەڵام چونکە حەقا چونکە دینێکی ڕاستە خوای تەبارەک وەتەعالە ئەوە تا ئومەتەکەی بە زیندوێتی هێشتۆتەوە خەڵکان لە هەموو لایەکەوە بانگەشە ئەکەن بۆ فکرێک بۆ بەرنامەیەک پارەی دنیا و مەصرفی دنیا سەرف بکرێت چەند کەسێکیان بۆ بکرێت کۆ بکرێتەوە گوێیان لێ بگرن بەڵام کە ئەوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله لە مینبەری مزگەوتەکانەوە بێ ئەوەی پارە بەی بە کەس بێ ئەوەی کەس بترسێنی خەڵک لە ئیسراحەتی خۆی لە گەرمایە لە ناخۆشیە لە سەرمایە دەست لە کاری خۆی دەست لە پێخەفی خۆی هەڵەگرێ دێتە دەرەوە بەرەو ماڵەکەی خوا ئەڕۆ بۆ ئەوەی ناوچاوانی بنێ لە خۆڵ بۆ پەروەردگاری ئەمە دینی خوایە ئەمە ڕەحمەتەکەی خوایە ئەمە عیلاقەی بینی عەبد و خوایە بەس ئیسلامی ئێمەی فێر کردووە ئەگەر ئیسلام نەبووە ئێمە ئەمە لەکوێ فێر ئەبووین ئێمە ژۆکو ئەو خەڵکەی تر کاتەکانی خۆمان لە نادی و لە باڕەکان و لە شوێنەکانی ڕابواردنە بردەسەر ئێمە ئەمڕۆ کە لێرە کۆبووینەتەوە لە خزمەت جەنابتانە من حەزەکەم زۆر درێژە بە پێشەکی و بەهین نەدەم چونکە بەس باسەکەی ئێمە و مەسەلەکەی ئێمە خۆ ئامادەکردنە بۆ مانگی ڕەمەزان پێویست ناکە تعریفی ڕەمەزان بکەین ڕەمەزان چییە و چۆن فەرز کراوە و بۆ چییە و حیکمەتەکانی چییە و باسی ئەوەکەین چۆن خۆمانی بۆ ئامادەکەین چەند ڕۆژێکمان ماوە چۆن خۆمان بۆ ڕەمەزان ئامادەکەین بتوانین ڕەمەزانێکمان ببێ بە نسیب کە خوای گەورە پێی خۆش بێت ڕەمەزانێ بێت کە لایق بێت بەو مانگە حەقی خۆی بینێ کە لەو سەرۆلەی دەچین بە ڕسووری بینە دەرەوە پاک بوو بینەوە لە ژەنگ و ژاری 11 دانە مانگ نەک 11 مانگ هەموو عومرمان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەو نەبوو ئەیوب جوبریل هاتووە پێی وتوم رەغیمە ئەنف رەجولی ئەدرەکە ڕەمەضان وەلەم یغفەر لەهو لوتی زەلامێک بیدا لە دار لە دیوار لە خۆڵ وەردرێ مانگی ڕەمەزانی بەسەرا تێپەڕی و خوالی خۆش نەبێ ئەما بێ چ زەلامێ بێ ئەمە چ ئینسانێکە و چ ئیماندارێکە ڕەمەزان بێ بەسەرا ڕەمەزان مانگی عافوات و لێبوردنی خوایە خوا لە بیانووە گەڕێ لە عەبدی خۆی خۆش بێ کەچی ئەم زەلامە نەوێری خوالی خۆش بێ تێپەڕی ڕەمەزان بەسەر تا و بای ئەمەندە خواناسی و نەکرد بێ بای ئەمەندە بینی خۆت و خوا خۆش نەکرد بێ کە خوا لێ خۆش بێ بەر عافواتێکی خواکەی بەر عافواتێکی دەشەوەکەی ئەخیر شەوی لەیلەتو القەدر ئێوارەکانی کە بەرماڵی تیاکرێتەوە هەموو ئێوارێ خوای گەورە بە لێ شاو عافواتی هەیە یەکێ لەم عافواتانە ئێمەی تیا نەبین ئەی قوربە سەرمان ئەی لەو سەرگەردانیە ڕەمەزانێک کە خوا لێمان قبوڵ بکات ڕەمەزانێکەوە ئەو ڕەمەزانە بێت کە محەممەد المستەفا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت فێری هاوڵەکانیە کرد چۆن مامەڵەی تیا بکەن ئێمە لێرەیە لە چەند خاڵێکی کەما عەرزی جەنابتان ئەکەم چەند خاڵێکی زۆر ئاسان ئەگەر خوا ئاسانی کا لەسەرمان چەند خاڵێکیش زۆر قورس و گران کە هەچ کەس خوای گەورە لەسەری قورس و گران کە خوا پەنامان بە ئەبێ دڵمان بە پەروەردگارەوە بە سینداوای یارمەتی لەوکەین کە ئەمەمان بۆ ئاسان کات تا ڕەمەزانێ بگرین کە خۆی ئەیەوێت نەک کە ئێمە ئەمانەوێت براتانم خوشکەکانم دیناری بە زەوقی من و تۆ نییە با فێری ئەوە بین ئەگەر هەرچێک عەقڵی خۆمان بڕی و بە دڵی خۆمان پێمان خۆش بوو وازانین ئەوە دینە سەری تێ ئەنێین ئەم نوێژی عەسرەی کە کردمان چەند ڕەکەعەت بوو 4 ڕەکەعەت بوو ئەگەر بە عەقڵی شەق و شڕی من بێ عەقڵی من پێمەڵێ 6 ڕەکەعەت باشترە لە 4 ئەڵێ 6 ڕەکەعەت 2 ڕکوعی زیاترە 4 سوجدەی زیاترە تەحیاتێکی زیاترە کاکە باش 6 بکەم نوێژی عەسر 6 ڕەکەعەت بکەم خوا لێم قبوڵەکە نەخێر خوا فەرموویەتی 4 پێغەمبەرەکەی پێی وتوم و فێری کردو سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەڵێ نوێژی عەسر 4
مەغریب بۆ سێ نازانم بەیانی بۆ دوو کردووە بە دوان نازانم خوا و توێتی دینە بێ ئاوا بێت ئەم ڕەمەزانەش کە ئێمەی ئاگادار کردوێتەوە هەتاکو بیکەین بە مناسەبەتێ بۆ ئەوەی بینی خۆمان و خوا چاکەین ئەبێ بەو شێوەیە بیکەین کە خوا پێی خۆشە نەک ئەوەندەی کە ئێمە خۆمان بە دڵمان بێت ئاوا تەطبیقیکەین و ئاوا مامەڵەی لەگەڵا بکەین دیناری بە ذەوقی مروتۆری ئەبێ موافقی سونەت بێ ئەبێ لە دوای ئەوەی کە ئیخلاسەکە بۆ خوا بێت ئەبێ بە پێی شەریعەتی ئیسلامیش ئێمە کاری و مامەڵەی لەگەڵا بکەین من گرنگترین شت لە خۆ ئامادەکردن لە مانگی ڕەمەزانە خۆ ئامادەکردنی سەلاجە و مجەمیدەنیە کە پڕیکەی لە گۆشت و زەخیرە خۆ ئامادەکردنی جلوبەرگ نییە کە ئامادەیکەی لە ئیستاوە بۆ جەژن خۆ ئامادەکردنی کۆمەڵە مناسەباتێک کابرای مەسئول کۆمەڵێ بەرنامە بۆ ڕەمەزانەکەی تەرتیبەکان تەلەڤیزیۆنەکان کۆمەڵێ بەرنامە بۆ خۆیان تەنانەت نادی و باڕەکانیش ئەڵێ بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزان و فڵانە گۆرانی بێژ و فڵانەی مانێنا و ئاهەنگە گێڕی ئەی ئێمەی موسڵمان ئەبێ خۆ ئامادەکردن و خۆ سازکردنەکەمان بۆ ڕەمەزان چۆن بێت ئەوەی کە من لی تێگەیشتم لە خزمەت جەنابتانە باسی کەم ئامادەکاری یەکەم بۆ مانگی ڕەمەزان لە دڵەوە دەستێکە لە پاکردنەوەی دڵەوە دەستێکە چۆن و پاکردنەوەی لە چی ڕۆی دەمم لە هەموو یەکێک لە ئێوەیە لە هەموو ئەوانەشی کە لەم مینبەرەوە گوێیان لە دەنگی من ئەبێت ئەگەر بێت و زەمینە سازی و بۆ مێشک و بۆ دڵێ نەکردبێ نەتام لە ڕەمەزانە بینیت نەخێریشی لێ ئەبینیت زەمینە سازی یعنی چی پیاو لە بەیانی تا ئێوارە لە دەرەوە خەریکی کاستی و نانپەیاکردنە ڕۆشتەوە ماڵەکەی خۆی ئەگەر لەدا تۆزێ مرتاح نەبوو خێزانەکەی نەهاو بە دەمیەوە بڵێ بە خێرەیتەوە شەڕی بوو لەگەڵ خێزانەکەی لەگەڵ کوڕێکی عاجزی بوو لەگەڵ ئەم کچیکەیانە عیلاقەی تەرک کردبوو لایەن دڵیان یاشاوە لەگەڵ فڵان و فیسانە دایم بەزمێتی لە ماڵەوە کەس کەسی خۆش نابێ کەسێک کە هێتەوە ناڵێ سەلام و عەلەیکوم کەس لە ماڵەکەیان ناڵێ عەلەیکوم ئەسەلام کەس کە دەرگای ماڵەکە کاتۆ ناڵێ بسم الله کە نانەخورێ ناوترێ ئەلحەمدولله ماڵێکە سەیرەکەی دوور لە خۆشەویستی و لە مەحەبەت ئەم ماڵە خێر و بەرەکەتی ڕەمەزانی بەسەرا ناڕژێت ئەم ماڵە ئیستیفادە لە ڕەمەزان ناکەن ئەگەر ئەدەوێت ئەم دڵە و ئاسوودە بێ مرتاح بێ بۆ عەبدایەتی کردن بۆ خوا لە ڕەمەزانا بەس خوای لەبیر بێ جارێ وەرە کۆمەڵێ مەشاکیلی ئەم لاولا هەیە دڵ مەشغوڵەکە مێشک مەشغوڵەکە وەرە فاپیکە چاکیکە بە هەموو خاوەن خێزانێک ئەڵێم بە هەموو ئافرەتێکی مێرداریش ئەڵێم یەکەم هەنگاوتان بۆ خۆسازکردن بۆ مانگی ڕەمەزان دیکەن بە خاتری خوا هەرچی خلافات و ئاژا و ئاشوبتان هەیە ئەگەر بۆشتان حەل ناکرێ هەڵیگرن بۆ دوای جەژن هەر هەڵیگرن دوای خەن بۆ دوای جەژن چ موشکیلەیەکت هەیە لە ماڵەوە لەبەر خوا چ ئافرەتەکە چ پیاوەکە تۆزێ لە خوا ترسن تا بزانن خوا چۆن بەهۆی ڕەمەزانەوە ڕەحمتان پێکە ئەگەر ڕەمەزانەکەی لێ قبوڵ کردی قەسەم بەخوا موشکیلەکەش بۆ حەلەکە بۆ دوای ڕەمەزان بەڵام ئێوە لەبەر خوا هەج ماڵێک خوا نەخواست کێشەیەکی تایە ناخۆشیەکی تایە عیلاقەیەکی خراپ لە بینی ژن و مێردایە یا لە بینی ئەندامەکانی خێزانەکەیە برا و برا خوشک و خوشک خوشک و برا باوکو دایک لەگەڵ ئەولایەکانیانە با چاکیکەن شەڕ و ئاشوب لە ناو ماڵەکەتان مەهێڵە وەرن کاکە بۆ یەک دانە مانگ لەبەر خوا فڵحێ بکەن لەبەر خوا یەک گسک لە خلافاتەکانتان مە بڵێ بەرز لەبەر خوا بە ئەم ڕەمەزانەمان لێ قبوڵکە جا بزانن ئەگەر ئەم ڕەمەزانە و بۆ چووە سەر بەڕێکی بە شێوەیە کە ئاخیرەکەی لێخۆشبوون و عیتق بێ لە ئاگر خواگردنی لە ئاگر ئازابکە بەو خوای کێشەکەشی بۆ حەلەکات قەسەم بەخوا مشکیلەش چی هەبێ خوا دێ بەهاناتەوە بۆ حەلەکە ئێوە لەبەر خاتی خوا مشکیلەتان حەلکەن تەنازول بۆ یەکتری بکەن پیاوە پێو نەنگی نەبێت لوتی بەرز نەبێ بڵێ پیاو چۆنە بێت تەنازول بۆ خێزانەکەیکە
پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ باشترین کەستان لەناو پیاوەکان و لەناو سەحابەکانیە ئەفەرمێ خەیرکم لئەهلیه باشترین کەسانەوەی کە لەگەڵ ژنەکەیان لە هەموو کەس باشتر بێ یعنی لە سەحابەکانە لەو کەسە باشتریتیانێ کە لەگەڵ ژنەکەیان لە هەمیان باشترە ئیتر بۆ پێت نەنگیە خێزانی خۆتە هەڵاڵی خۆتە ئەم ئاشوب و ئاژاوی تا ئیستا دڵتان لێگڕەشە لەسەر قسەیەکی بەسیط دڵتان لێ یەشاوە لەسەر دایک و لەسەر خەسووت و لەسەر کێ و کێ عاجز بوون یەکدانە مانگ ئەو دڵۆ پاکەرەوە ئەگەر ئەوەت بووە نەکرا بەخوا لەگەڵ خوا سوڵحی بۆ ناکرێ من هەموو جا لە ئاسی حەدیثێکی پێغەمبەرە سەڵات و سەلامی خوای لەسەر بێت زۆرە وەستم طبعا ئەوەی کە من گەڕاوم بە دوای حەدیثە صەحیحەکان کە لەسەر شەعبان پانزەی شەعبان لەسەر پانزەی شەعبان شەوی بەراتی پێ ئەڵێن لەسەر شەوی بەرات هاتووە حەدیثێک لە هەمیان زیاتر صەحیحە و کاری پێ ئەکرێت ئەویشیان چییە؟ ئەوەی کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ يطلع الله إلى جميع خلقه ليلة النصف من شعبان لشوي براتا لشوي پانزي شعبانا أفرمي پروردگار ذاتي الله سيري همو بندكاني خويكات همو مخلوقاتكاني خوي سيري هر هميانكا إيه أفرمي فيختر لجميع خلقه لهمو عبدكاني خوي خوش به إلا لدو سلام نبه لدو جور كذ نبه خواليان خوش نبه جۆری یەکەمینیان ئەزانم ئەوە هەموو قورئان و حەدیث بەس لەبەر ئەوە هاتووە ئەوەی مشریک بێ ئەوەی کافر بێ خوا لێی خۆش نابێ شمولی ئەم عافوات و ڕەحمەتە ناکە ئەمە ئەزانم بەس ئەوەی دوای ئەویان مشکیلەیە ئەفەرمێ ئەو مشاحین ئەوەیە کە دەمەدەمە و عاجزی بووە لەگەڵ موسڵمانێکی کەیە شەڕیان بۆ لێک عاجزن ئەخە تۆ وەرە سەیرێم دوانە بخەیتە تەنیشەکەوە کابرای کافر و بێدین لەگەڵ کێیە لەگەڵ موسڵمانەکان لێک عاجزن جاوەر عاجزەکەش لەناو ماڵی خۆتا بێ لەگەڵ ژنەکەی خۆتا بێ لەگەڵ کوڕ و کچەکەی خۆتا بێ ئەمە بۆ لە پانزەی شەعبانە چونکە ئەگەر لە پانزەی شەعبانەوە ئەم عاجزیە یەکلانەکەیتەوە دڵ پڕ لە ڕق و قینە بێ ڕەمەزانەکە خێری لێ نابینی ڕەمەزانێکی پڕق و بوغزاویە بێت لەم لاوە سوژدە بۆ خوابەیت وەڵی خوایە لێم خۆش بۆ لەم لا شۆڕ ڕق لە دڵتایە حەزەکەی دەست بنیتە بینی فڵان کەس و بینە قاقای بگوشی ئەخە چۆن وابێ کە ئیسلام هاتووە فێمە فێری ئەم ڕق و قین و بوغزە بکات بۆیە کە پێغەمبەری نازان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەرە بیرمانێنێتەوە لە شەوی بەراتەوە ئەڵێ سوڵحکەن ئاش ببنەوە عاجزی وەلا بنێن سوڵحکەن لە بەینی خۆتانە با خوش ڕەحمتان پێ بکات ڕەحم بە یەکترکەن با خوا ڕەحمتان پێ بکات دەتەنازوڵێ بۆ براکە و کە قەیچەکە وەڵا مامۆستا جاکر ئەو غەدری لێ کردوو ئەی خۆ ئازایەتی لەوەیان نییە ئەگەر غەدری لێ نەکردبێتی تۆ لێ عاجز بی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێت ليس الواصل بالمكافئ ليس الواصل بالمكافئ ئەڵێ ئەو کەسەی کە فیلەی ڕەحم بەجێنێ ئەو زەلامە نییە ئەگەر فڵان هاتە ماڵەکە و تۆش وەڵام بچیتەوە سەردانێکی ئەو هاتۆ بۆ ماڵ وەڵامیش دەبێ بچمەوە ئەڵێ ئەمە فیلەی ڕەحم نییە پێغەمبەر سەڵات و سەلام فەرمی ئەڵێ ئەمە فیلەی ڕەحم بۆ هەڵ نەخەڵەتی هەچ کەس هاتە ماڵە تۆش چیتەوە سەردانێکی بڵێ وەڵام فیلەی ڕەحم بەجێناوە ئەفەرمێ گەیاندنی فیلەی ڕەحم ئەوەیە ئەوان هەر نێنە ماڵە تۆ هەر بچی ئەوان تێن لێدا ببڕن و ڕوو تێنەکەن تۆ هەر بچی ئەمە فیلەی ڕەحمە ئەمە پاداشەکەی لەسەرە ئەجرەکە لەسەر ئەمەیە ئازایەتی لەوەیە نییە جا فڵان هاتە ماڵ و منیش چوومەوە ماڵی وەڵام فیلەی ڕەحمم بەجێناوە ئەمە حەدیثی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەیس الواصل بالمكافئ واصل ئەوەی فیلەی ڕەحمە گێنێ و کەسە نییە کە مکافای بەرامبەرەکەیەکە ئەم هاتوو تۆش بچیتەوە خەڵک خراپوە بێت تۆ چاک بی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بەم ئەخلاقە جوانەی عالەمی ڕاکێشە بەم سینە فراوانیەی ڕۆژێ لە ڕۆژان بە مناڵێکی نەوت دەفێشکێ ڕۆژێ لە ڕۆژان قسەی بە یەکێ لە خێزانەکانی نەوت ڕۆژێ لە ڕۆژانەی و ئەم چێشتە وە فێرە ئەم خواردە وایە ئەم ماڵە وە پانە کردوتەوە عایشە خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێڵە قەسەم بەخوا هەر لە ماڵەوە پێغەمبەر سەڵات و سەلام وەکو پیاوی کاڵە درومانیە کرد ماڵی پاکردۆ ژێر خۆی جلەکانی خۆیە شت ئەمە پێغەمبەرەکەمانە قابل لو آذي سري أقل لود برزي وتكبر تياني كحج كذ مثقال الذرة يقل لود برزي تياني كما صاصنا فرمت شاي وباشناك لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر أما حديثي في غمرة صلاة والسلام إخواني فرمت أما دين أما قصي من نية ألا ناچة بها شاي تيناك أو كفيه هندي مثقال الذرة يقل لود برزي تياني
لوتبەرزی ئیشی ئێمە نیە ئومەتە بۆیە ناوچاوانە خەینە خۆڵەوە بۆی لوتبەرزیمان نەمێنێ بۆ لوتە لە ئاسی براکە و بەرزە بۆ لوتە لە ئاسی خوشکەکە و بەرزە ئەم مانگە تاقی خەر و کاکە بە ئەم مانگە بە قسەی ئێمەکە کاکە بزانە زەرە دەکەی مشکلەی ناوماڵی خۆت مەهێڵە ئەمە هەنگاوی یەکەمی خۆ ئامادەکردنە بۆ ڕەمەزان ئینجا بزانە خێری لێ ئەبینیاننا زانە تۆ گەورە ئەبی کاتێکی دەست دەکەیتە ملی ئەوەی کە لێو عاجزە تۆ گەورە ئەبی یا پێی بچووکە بیتەوە تاقی کەرەوە تا ئیفەڕق و بوغزە تاقی کردەوە تۆ ئیسفادەی نەبوو دە لەمەوە لە ئەمەش تاقی کەرەوە بە ئەو غەدری لێکردی ئەو خیانەتی لێکرد بێتی ئەو بەرە و ڕوود هین بێدە تۆ ئەم جارە ئەم چاکێ بەکاردێنە اینجا بزانە خوا چۆن دەروی خێری لێکات تۆ چۆن گەورە ئەبیتی ئەمە هەنگاوی یەکەم بوو عەدی جەنابتانم کرد خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان من ئەمە بە خاڵی فەرەکی ئەزانم لە 15 شەعبانەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خوا لەوانە خۆش نادەکەی لە یەکتر عاجزن مانگی ڕەمەزان کە دێتە پێشەوە کەسمانتیان نییە ئائیسا کۆمەڵێ ئەی بۆ ئارمانتیان نەبێت کۆمەڵێ ڕەفتاری قێزەون و خراپ خۆشمان ئاو پەنجەی خۆمانە گەردین پێمان شەرمە خەڵک پێمان بزانێت خوا پەنامان بە مسڵمانمان هەیە لەم ماوەی 11 مانگەیە تووشی گوناحی گەورە بووە برادەر هەڵی خەڵەتانوە گەنجە شەو بردوێتی بیرە و عەرەقی دەرخوارداوە هەیە تووشی داوێن پیسی و شەڕواڵ پیسی بۆ خوا پەنامان بە هەیە کفری لە دەم دەرچووە هەیە جوێنی بە دایک و باوکی داوە کە لە هەرە گوناحە گەورەکانە کە لە دوای جوێندان بەخوا و بە پێغەمبەرەکەی هیچ تێبەقەی بێئەدەبیکردن و جوێندان گەورە نییە بەرامبەر بە دایک و باوک هەیە کەوتوتە ئەو گوناحەوە هەشە گوناحەکانی تۆزێ بچووکتر بەس عادەتی خراپیەڵە بەخوا مامۆستا سرم بچێ نوێژم ناچێت بەس ئەم جگەرەیەم بۆ تەرک ناکرێت هەیە ئەڵێ بەخوا مامۆستا من عادەتم وایە بەڵام نازانم زوو تووڕە ئەبم هەڵە چم بە ئاسمانە یەکی کاڵێ مامۆستا بەخوا من بلا هەموو شتێک ئاشکور باشم بەڵام نوێژی بەیانیم بۆ ناکرێت تەمەڵم هەر یەکەی عەیبێکمان تایە هەمانە یەک و دوو دە و سە عەیب ئیتر بەپێهین کەسمان بێ عەیب نین کەسمان بێ نوقسانی نین هەر یەکەشمان کۆمەڵێ صفاتی باشیشمان تایە لە خوا بەفیابێ بۆ یەکە لێرە کۆبووینەتەوە گوێ لە حەدیث و ئایا دەگرین الحەمدولillah تالیبی خێرین کۆمەڵێ صفاتی باشیشمان تایە چۆن خۆمان بۆ ڕەمەزان ئامادەکەین ئەم لا بەرزکە ئەم لا بتەپێنە ڕاستەکە و بەرزکەرەوە ڕاست یعنی خێر چاکات یعنی تای حەقەکە و تای کرازۆکە کە حەقی تیاکێشێ قورسیکە بەرزی کەرەوە ئەم تا خراپەش ئەم ڕەمەزانە نەیتەپێنی بۆ ناتەپێ چی گوناح بە من و تۆکە ئەو شتانە چی کە گوناحمان پێکە یەکەم شەیتانە دووهەم نەفسمانە لە ڕەمەزانە چیە فەرقەکات چ فەرقێک لە ڕەمەزانە شەیتانەکان کە لە بچەکراون ئێستا پێش ڕەمەزانەوە تا ئالێرە چرپاکە بە گوێی توە چرپاکە بە گوێی ئەوە چرپاکە ئەو تا لە پەناگوێتە وەکو سەلامی ڕەفیقێکە قسە بۆکە بەڵام لە ڕەمەزانە بردویانە ئالێ کۆت و زنجیان کردووە مەگەر لە دوورەوە هاوارەی لێ بکە ئەوش حسابی بۆ ناگەی ئەی نەفسەکەشمان بە برسێتی و بە تینوێتی زەلیل و داماو کردووە ئەم دوانە گوناحی پێکە یەکیان شەیتانە و یەکیان نەفسە ئەمیان شکر کە لە بچەکراوە بەفراوەتەوە ئەمیشیان بە برسێتی و تینوێتی داماو بووە ئەوەی ئارەزوو بێتیان نەماوە جا ئەگەر ئائیستا تۆ خۆت ڕانێنی چاک بکەیت و خراپترەکەی ئەیکەی شەیتان بەفرابێتەوە و نەفسی شێو تا لێرەیان داما و زەلیل بووە ئەیکەی فرسەتە برام خوشکەگەم بیکەن بە خاتی خوا فرسەتە چی عادەتێکی خراپی هەیە قەرار بە دی لە خۆی کاتەوە ڕۆژی تۆ بۆ ماڵەوە سەعاتێ دانیشە دی لە خۆ کەرزانە عادەتە خراپەکانت چییە زانە خەڵک پێ دەڵێن خۆزگە تۆ ئەو سیفەتە نەبووە زانە ئەو سیفەتە چییە کە خەڵک پێ دەڵێن خۆزگە تیاتا نەبووایە بیرێکی لێ بکەرەوە بەرنامەیەک دارێ بۆ ئەم ڕەمەزانە تەرکیکە بەرنامەیەکی بۆ دانەکا کە نەفس وەنەفس کەالطفلی ئیمامی بووسیە فەرمێ ئەڵێ نەفس وەکو مناڵ وایە عینەن وەکو مناڵێکی شیرەخۆرە والنفس كالطفل إن تتركه شب على حب الرضاع وإن تفطمه ينفطم نفس وەکو مناڵ وایە حتا شیری بەیتیا شیرەخوا کە لە شیرە گرتەوە خۆ داماوە چی بکە لە شیرە بێتەوە فێری خراپەکە خراپەکە فێری چاکەکە چاکەکە نەفس وایە دەبیگرێنەوە مەحکوولە تۆ خۆت برسیکەی خۆت تینوکەی خوشکانی بەڕێز خوشکە بەڕێزەکانم بە تایبەت دەستم دامێنتان
ماهی ڕەمەزانە ئەو زمانە فێرکەن ئیتر غەیبەت بەسە، ئەو زمانە فێرکەن باسی ماڵەکەی دراوسێ و مەکە، ئەو زمانە و فێرکە باسی کچێکی خزمتان مەکە ئەو وای کرد و ماڵی فڵان ئاوایە و ماڵی فیسار ئاوایە. برا موسڵمانەکان دیکەن بە خاتری خوا بە تایبەتی گەنجەکان ئەگەر لە ڕەمەزانە چاو بۆ نەگیرێ دوای ڕەمەزان هەر ناگیرێ دە فێریکە. ئەگەر لە ڕەمەزانە تۆ فێری نوێژە جەماعەتەکان نەبی دوای ڕەمەزان هەر بۆت ناکرێت دەخۆ و فێرکە. یەک دانە مانگە شەیتان بەفراوەتەوە نەفسی شێر زەعیف بووە خوای گەورەش لە پشتە تۆش ئیستیعانە بە خوا بکە بڵێ خوایە ئەوە من هیمەتێکم کرد و تۆش یارمەتیم بەی. خوای گەورە پێی خۆشە بگەڕیتەوە خۆتی بۆ حازرکە محاولەکە لە ئێستاوە ڕەفتاری خلافی خۆ دیاریکە بۆی بەرنامەی بۆ دانی تەرکیکەی ڕەفتارە چاکەکانیش دانێ بۆی حسابی بۆ بکەی زیایکەی. ئەمە لە ئێستاوە. خاڵی سێهەم یەکەم سۆڵحی ناو خۆمان و ناو ماڵی خۆمان بوو، دووهەم دەست نیشانکردنی تاوانەکان و کارە قێزەونەکان و ڕەفتارە خراپەکانمان بۆی تەرکیکەین، دیاریکردنی کارە چاکەکانیشمان بۆی بەهێزیکەین. خاڵی سێ کە بەبێ ئەم خاڵە هەوڵ بەی نەکەوینە ئێوارەی ڕەمەزان. ئەم خاڵەیانم زۆر لامە بەستە بەڵام دوانەکەیکی با لە پێشەوە بێ. ئەم خاڵەیان ئەبێ دڵە پاکەیتەوە بغض و قینە نەمابێ، عەیبەکانی خۆشت دیاری کرد بێ بزانی تاوانەکانت چییە. اینجا وەرە سەر خاڵی سێهەم کە ئەمە ئەساسەکەیە. ئێمە چاوەڕێی چێکەین لە ڕەمەزانە؟ ئەڵێن خوا لێمان بوورێ وایە نا عافواتێک شمولمان بکە. ئەی شتێکی باشتر خۆی شتێ بەقەی ڕەحمی خوا گەورە نییە، بەڵام ئەگەر خوا هیدایەتمان با و موفەقمان کا پێشەوەی بچی لە ناو ڕەمەزانەکە تۆبەیەکی باشی یەکجاری پێی تۆبە، یعنی کە هەنگاومان نایە ڕۆژیەکە بۆ خوا لێمان خۆش بوو بێ بە تۆبەکە قەیچە با دووشەو پێشەوە شەو نوێژێ بکەیت و تۆ زێ بگری بڵێ خوایە خەجاڵەتی دیوانی تۆم، خوایە گوناحم کرد و پەشیمانم، خوایە ئەو خۆم حازرەکەم لەم ڕەمەزانەیە یارمەتیم بەی، خوایە پێشەوە قەڵەمی عەفو بێنی بە تاوانەکان بە. خوا زانی ئێمە بەو تۆزە بە ڕۆژوبوونە خوا لێمان خۆشە بێ؟ نە، خوای گەورە بە ڕەحمی خۆیەتی دەخوایە ڕەحمەکەی با پێش ڕەمەزان بڕژێ بەسەرما لە تاوانم خۆشبی بۆ ئەوەی ڕەمەزان ببێ بە چی؟ بە بەرزکردنەوەی دەرەجەت نەک بە کوژانەوەی گوناحت. خۆ لەم بەسەکەم تێگەنەڵم چی؟ لەبەرەوەی ڕەمەزان چونکە ئین الحەسەنات یوذهبن السەیئات چاکە خراپە ئەسڕێتەوە، چاکە خراپەی پێ ئەسڕێتەوە. ئەگەر خراپەکانت سڕابێتەوە چاکە لەگەڵ خراپەیە ناڕوە بەڵکو چاکەکانێ بۆ هەڵەگیرێ. ئەگەر خەوش و خاڵی گوناحمان پێوە مابێ ئەبێ ئەم ڕەمەزانە بێ پاکی کاتەوە. ئەگەر پێشتر پاکمان کردووە بە تۆبە و بە گریان و پەشیمانی ئەو کاتە خێرەکەی ڕەمەزانمان بەس بۆ هەڵەگیرێ نەک بە گوناحەوە بڕوە. یعنی بە شێوەیەکی کە بیخەمە بەرچاوتان پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێ دڵی ئینسانی ئیماندار یەک لاپەڕەی سپیە بێ خەوش و خاڵ. ئەفەرمێ لەگەڵ گوناحێکە کرد یەک پەڵەی ڕەش لە دڵە سپیەکەدا دروستە بێ. گوناحەکە گەورەتر بوو پەڵە ڕەشەکەش گەورەترە، گوناحەکە بچووکتر بوو پەڵە ڕەشەکەش بچووکترە. هەر گوناحێکە کرد و پەڵەیەکی ڕەشەی لێ لە دڵە، خاڵێکی ڕەش لە دڵە دەدرێ خوا پەنامان بە. ئەفەرمێ لەگەڵ چاکەیەکە کرد بە پێی گەورەی ئەو چاکە پەڵەی ڕەش لە دڵێ ئەفڕێتەوە پاکە بێتەوە سەر لە لێ چاکەکان خاڵە ڕەشەکانە فڕنەوە. بۆیە ئەفەرمێت ئەو کەسەی کە ڕۆژی 5 جار نوێژەکا وەکو وایە چەمێ لە بەردەمی ماڵەکە بێ ڕۆژی 5 جار خۆی بشوە چڵکی پێوە مێنێ وتیان نەخێر یا ڕەسوڵ فەرمووی ئاوا لە گوناح پاکی دەکاتەوە نوێژەکان. بەڵام زەلامێک هەر گوناحکا و عیبادەتی نەبوو بێ چاکەی نەبوو بێ هەر پەڵەی ڕەش لە دڵی ئەدرێ هەر پەڵەی ڕەش لە دڵێ وای لێ سپێتی پێوە نامێنێ هەمووی ڕەشە بێ. خوا پەنامان بە هەج دڵێکیش هەمووی ڕەش بوو خاڵی سپیتیانەما پێغەمبەر صلی الله علیه و سلم قفڵی لێ درێ ختم لەو دڵە درێ مۆری لێ درێ ئەم دڵە تازە کەڵکی پێوە نەما. ئەو کەسەشی کە دڵی مۆری لێ درێ هەتا ئێوارە هەموو خەڵک نەسیحەتی بکە ناچێ بە دڵیا وەری ناگرێت تازە هەرچی پیاوچاکی دنیا هەیە هەرچی معجزەی دنیا هەیە پیشانی بی تازە دڵی کوێر بووە
ئەبێ خوا پەنامان بە فریای خۆمان کە زوو بیشۆی نێڵی دڵەکە تەواو کوێر بێتەوە کە کوێر بۆ قسەی خێر وەرناگرێ ئیسفادەی نامێنێ. با ئێمە ئەم دڵە سپیا کە بەم شێوەیە گوناحمان کردووە باشترین ئەوەی شت کە بیتڕێتەوە تۆبەیە. هیچ شتێ وەکو تۆبەکردن گوناح ناچڕێتەوە. بۆیە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمێ التائب من الذنب كمن لا ذنب له. ئەو کەسەی تۆبەی کردبێ لە گوناح وەکو وایە گوناحەکەی هەر نەکردبێ. خوشکان و برایانی بەڕێز، پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم باسی گەورەی ڕەحمی خوامان بۆ گێڕێتەوە گوێتان لێبێ زانە فەرمێ چی؟ زانە ئەم خوایە لە بیانوو ئەگەڕێ لێمان خۆش بێ کە چی ئێمە ئەمەگە سەرکەشین. ئەفەرمێ هەچ کەسێک ویستی خێرێ بکات نیازی هەبوو چاکەیە بکات چاکە نیازی هەیە ئەفەرمێ مەلایکەتەکەی یەکسەری بۆی نووسێ چاکەکەی بۆ نووسێ ئەڵە فڵانەکە تۆ چاکەی کردووە ئەمە ویستیەتی یەکسەر بۆیە نووسێ. ئەفەرمێ کە کردی بۆیە کا بە دەقات لە دەقات بۆ حەوفەقات هەتا زیاتر بەپێی ئەمری خوا. مەلایکەتەکەی شتێ بەبێ ئەمری خوا ناکا پێشەوەی چاکەکە بکا بەس مەبەستی بۆ بیکا خێرەکەی بۆ نووسراوە کە کردی دەقات تا حەوفەقات تا زیاتر بۆی قات دەکرێت. ئەفەرمێ کە ویستی گوناح بکا مەلایکەتەکە ناینووسێ لە خۆشتان نەیکردووە. کە کردیشی بەس یەک گوناحی بۆ نووسێ وەکو خۆی گوناحەکە وەکو خۆی بۆی قات ناکرێت. لە ڕیوایەتی کە ئەفەرمێ ئەم مەلایکەتەی لای ڕاست ئەمیرە بەسەر مەلایکەتەکەی لای چەپەوە توانێ ئەمری پێ بکە ئەمەیان گەورەترە مەمەی مەسئولی خێرەکە. ئەڵێ کە گوناحێکی کردی ئینسانی موسڵمان ئەوەی چەبەیە بینووسێ کردوێتی ئەوێ بینووسێ ئەمەی لای ڕاست پێڵێ نە جارێ مەینووسە سەعاتێ لێی بۆستە. لە ڕیوایەتێکا فەرمێ 6 سەعات لەسەری بۆستە. ئەگەر هەر تۆبەی نەکرد و پەشیمان نەبوو ئینجا بینووسە. ئەگەر لە ماوەی سەعاتەیە تۆبەی کرد هەر مەینووسە مەیخەرە ناونامەکە وەکو وایە نەیکردبێ. یعنی خوا لە بیانووە گەڕێ بەس دێمان خۆش بێ. ڕەحمی خوا بە شێوەیەکە لەگەڵ ئێمەیە. چەند خۆشە خوای گەورە لە حەدیثی قودسییا بە عەبدەکانی فەرمێ چی؟ ئەڵێ عەبدەکەم لە عەرز تا عاسمان گوناحم بۆ بێنە بەس کە گەڕایتەوە بەردەمم شەریکی بۆ پێیان نەکردێتم لە عەرز تا عاسمان لێ خۆشبوونە بۆ دێنم. ئەم خوا بە ڕەحمە ئەفەرمێ عەبدەکەم بستێ لێم وەرە پێش باڵێ لێت دێمە پێش. عەبدەکەم باڵێ لێم وەرە پێش هەنگاوێ لێت دێمە پێش. عەبدەکەم هەنگاوێ لێم وەرە پێش بە ڕۆشتن بەرەو ڕوو دێم. بە ڕۆشتن هاتی بەرەو ڕوو خوا فەرمێ ئوهەڕویل ئیلەیک بەڕاکردن بەرەو ڕوو دێم. خوا چ منەتێکی بەم و تۆیە کەچی ئاوا بە ڕەحمە لەگەڵمان. ئەگەر ئەدەوێ خێری ڕەمەزانەکە و بە کاملی بۆ بمێنێتەوە فرسەتە پێش ڕەمەزان تۆبەیە بکە. بەڵام تۆبە یعنی چی؟ هەمومان نەزانین جاروبار دووبارەی ئەکەینەوە ئەڵێن تۆبە یەکسەر دەفەڵگرە لە گوناح تەواوی تر. دووهەم پەشیمان بوونەوەیکی تەواو لەوەی کە کردووتە. سێهەم وعد بەیتر نەیکەیتەوە ئینجا پێوتێ تۆبە. ئینجا تۆبەیە دەفی لێڵگرا پەشیمانی لەوەی پێشووتر وعد کە نەیکەیت. ئەمەت کرد ئەمە ئینشاءالله گوناحەکانت ئەسڕێتەوە ڕەمەزانەکە و بە پاکی بۆ ئەمێنێتەوە. کەواتە خاڵی یەکەم سینە فافکردنی خۆمان گردن ئازا پێکردنی یەکتر فڵحکردنی ناوماڵی خۆمان. دووهەم دەستنیشانکردنی عەیبەکانی خۆمان خاڵە خراپەکانی خۆمان بۆی خۆمانی بۆ حاضر بکەین تۆبەی لێ بکەین و تەرکیکەین. خاڵی سێم ئەوەی تۆبەیەکی باش ئەنجام دەی پێش ڕەمەزان بەڵکو خوای گەورە بەهۆی ئەو بەرەکەتی تۆبەیەوە ڕەحممان پێ بکە هەم یارمەتیمان بە بتوانین بە ڕۆژوش بین لەسەرمانی ئاسانکە هەم بتوانین خێری چاکێکی یا بچنین و کۆیکەینەوە. چونکە ئەگەری دەستگیرۆی خوا لەگەڵایان نەبێ ئیشەکە بۆ ناکرێت ئەبێ خوا یارمەتی بە ئابەم گەرمایە ئابەم وەفعا هەنگێکما هەلەی ساو ڕۆحی چوە هەنگێکە دەبین بە بیرەکاتەوە ئافەجیوالێکە تۆ بڵێ خوا بۆمان بگیرێ ئینشەڵڵا دەلیلی ئیمانیشێتی چونکە ئەترسێ حەزەکە بیگرێ ئەترسێ خەجاڵەتی لای خوا بێ. بەڵام ئەی داوا لە خوا بکە بڵێ خوا یارمەتیم بەی یەک دوو ڕۆژە پێی بێتاقە دەبی دوایی وا لێ ئەمەگە شیرینە حەز ناکەی ڕەمەزانەکە تەواو بێ. بەخوا گەرەزانن ڕەمەزان چێ بێزووی پێواکەن ساڵە و ساڵ ئەمە مانگی ڕەحمەتەکەیە مانگی لێبوردنە مانگی عەفواتەکەیە مانگی بەسەرکردنەوەکەیە. ئەوانەی تر مانگی غافڵەتی و بێئاگایی بوو ئەمە مانگی خوایە مانگی قورئان دابەزینە. باش دوای ئەو خاڵێکی تر
چۆن خۆمانی بۆ ئامادەکەین. ئەگەرنەوە ئەڵە سەحابەکانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ چۆن خۆیان بۆ ڕەمەزان ئامادا کرد. سەحابە چۆن خۆیان بۆ ڕەمەزان ئامادا کرد. ئەڵێ 6 دانە مانگ دوعایان نەکرد ئەیان و خوایە بمانگەێنیتە ڕەمەزان. 6 مانگ پێش ڕەمەزان دوعایان نەکرد خوایە ئەم ڕەمەزانی ئەم ساڵ ماوکەی بەنسیبا لەو خێرە بێبەژنەوی. 6 مانگ خۆیان بۆ حازرە کرد. دوای ڕەمەزانەکەش ئەوەکەی تری هەتا ڕەمەزانی دات و 6 تر دوعایان نەکرد ئەیان خوایە ئەم ڕەمەزانە و لێ قبوڵ کردبێتی. ئەوەی پێشەوەی بەس دوعایان نەکرد خوا بیانگەێنێتە ڕەمەزان. دوای ڕەمەزانەکە 6 دانە مانگ دوعایان نەکریان و خوایە بەس ئەم ڕەمەزانە و لێ قبوڵ کردبێتی. یعنی هەموو خەیاڵێکیان بۆ ئەم مانگە بووە. خەیاڵیان خێرکردن و خێرچنینەوە بووە. نەک وەکو هەنگێ موسڵمان لەگەڵ ئەڵێ ئۆ خشک لە کۆڵمان کردەوە. وا نابێ خوا عەفووکە. تۆ زانی ڕەمەزان یعنی چی؟ ئەگەر بێگارە مەیکە. ڕەمەزان مانگی خۆشی و عیلاقە بەستنە لەگەڵ خوایە. جادەکەی بینی خۆت و خوا قیرتاوکە. مێڵە هەوراز و تافەی تیا بمێنێ. خۆت و خوا ئاشکەرەوە. گەنجەکان خۆتانی بۆ حازرکەن. گەنجەکان لە هەموو کە ضەرورتر بە ڕۆژوو بن ئێوەن. ئەو گەنجانەی کە شەهوەت یەخەی پێگرتوون فەفادی چواردەوریش لە هەموو لایەکەوە ڕایانە کێشێ. مانگی ڕەمەزان مانگی مراندنی ئەو نەفس و ئارەزوانەیە. گەنجەکان ئەگەر گوناحتان کردووە فرسەتە بۆ خۆپاکردنەوە. ئەگەر ئەتانەوێت بەخوای گەورەی خۆتان بگەن لە ڕەمەزانە خۆت ڕابێنە فێری ئەخلاقی جوان و فێری ئەو سیفەتانە بەکە بەخوا دەگەیەنێ. بە گەنجی خۆت غەرامە بە، بە جوانی خۆت غەرامە بە. کامەی زۆر جوانە ئەبێت بینێ بچێتە ژێر ئەو خاک و خۆڵە ببێ بە خواردنی کرم و مار. با ڕەفیقێکی خراپ نێ بچێت پێنێ بە گوێتا پێ و بڵێ کورە هەتی زەعیفە بیت دانیشە چی داوە لەوە تۆ جارێ هێشتا مناڵی دوێنێ ملباریکی زەعیفە بیت با تۆزێ قەڵەوبی با تۆزێ بی بە خاوەنی. بەم قسانە گەنجەکان هەڵ نەخەڵەتێن. من ئەزانم ڕەفیق چی بە ڕەفیق ئەڵێ. من ئەزانم ئەمڕۆ ڕەفیقی خراپ گەنج هەمووی لە ڕێی ڕەفیقەوە تیا چووە. ڕەفیقی نادی و باڕەکان نەبن. ڕەفیقی ئەم لاولای خراپن نەبێت تۆ ئەوان ڕاکێشە مێڵە ئەوان تۆ ڕاکێشن پەشیمانێکەوە. بەناوی ئەوەی کاکە ئاخر من جوانێکم تێگەچێ و ئاخر چاومە چێ بە قوڵا بەخوا خوێنەکەم دابەزێ و بەخوا نازانم چی ناڵم یەکێ هەر نەخۆشی تەواو بێ بەڵام کاکە بەوانە هەڵێ نەخەڵەتێنن. ئافرەتی وا هەیە چرپانیانە بەگوێیە لەسەر قەڵزەی لە چکۆ حیجابەکەی وەڵە من بۆم ناکرێ و ئاخر ئەڵێ نەبێ ئەوەش بکەیت و ئەوەشی لەگەڵا بکەیت و ئەوەشی لەگەڵا بکەیت و ئەوەی لە ڕەمەزانە نەتوانێت زاڵ بێ بەسەر نەفس و شەیتانە من ئەڵێم مەگەر هەر خوای گەورە خۆی هیدایەتی بای نەبدەسی لێ بشو. ئەم مانگە نەتوانی خۆت ڕابێنی لەسەر ئەو شتانەی کە لەسەرت قورسن بەخوا دوای ئەوە قەت بۆت ناکرێت. ئەو گەنجانەی کە نوێژیەکەن و دوان تەرگەکەن ڕەمەزان خۆت ڕابێنە لەسەری. ڕەمەزان خۆت ڕابێنە لەسەری مێڵە نوێژەکانم چیتە دوایەوە لێو ئاسانە دەکاکە خۆ تیارە نییە. دوای ئەوە گەر نوێژێکم چێ سەری دنیا لێتەوە یەک. ئەگەر گوناحێکی کرد سەری دنیا و لێتەوە یەک. خاڵێکی تر بۆ خۆ ئامادەکردن بۆ ڕەمەزان گەورەترین خێرێک لەم دنیاە کە خوای گەورە عەبدی پێ عافو کات و دەرەجەی ئینسانی پێپەرست کاتەوە چییە؟ پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێت هەر هەموو گوێتان لەمە بێ و هەر یەکەتان قەرارێ با بۆ خۆی. ئەفەرمێت لأن يهدي الله على يديك رجلا واحدا خير لك مما طلعت عليه الشمس. پێغەمبەرەکەمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەفەرمێت خوا یەک زەلامە لەسەر دەسا هیدایەت با بۆ تۆ باشترە لە هەموو شتێکە تیشکی خۆر لێی داوێ. هەرچی تیشکی خۆری بەرکەوتۆ کۆی کەیتەوە بێن بە تۆ هێندەی ئەوەندە ئیسفادەینی خوا یەک زەلامە لەسەر دەستی تۆ هیدایەت با. لە حەدیثی کە ئەفەرمێ لأن يهدي الله على يديك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها. خوا یەک زەلامە لەسەر دەسا هیدایەت با لەم دنیایە و هەرچێکی تایە بۆ تۆ خێرترە. لحديثك يا فرمي لأن يهدي الله على يديك رجلا واحدا خير لك من حمر النعم.
خوای گەورە یەک زەلام لەسەر دەسا هیدایەت بە ئەو دەشتە بۆ پڕکەن لە حوشترە سوورە جا ئەو کاتە عەرەبی تر هاواتی هەر حوشتر بوو یعنی زەلامی حوشتێکێ بووە یعنی سیارەیەکی بەرزی ئەمڕۆی هەبوو ئەڵە ئەو دەشتە بۆ پڕکەن لەوەیە هێشتا زەلامێک لەسەر دەستی تویە خوای هیدایەتی بە بۆ تۆ خێرترە باش قرارێ بە لە بینی خۆت و خوایە بڵێ ئیشەڵڵا پشتیوانی خوا یارمەتیم بێ ئەم ڕەمەزانەی دەبێت زەلامێ ڕاکێشم قەناعەت بە زەلامێ بکەی نوێژکات نوێژنەکەرێ فێری نوێژکە بێدینێک ڕاکێشە فێری دیناریکە بێلەتکێک قەناعەت پێ بکە خوشکەکەم دامەنیشە لەگەڵیان باسی حەڵقەکەی ئەم شەو فڵانە کەس حەڵقە بچی گەیشت و بۆ بگێڕێتەوە دانیشە تۆ دوو ئاەت و حەدیثی بۆ بخوێنەرەوە مێڵە ئەو مەجلیسەکەی بکا بە مەجلیسی خۆی باسی مۆدێلی تازەی جلێ بۆ بکە تۆ باسی قەبر و قیامەتی بۆ بکە بڵێ خوشکەکەم خوای گەورە دنیای پێداین با ئێمەش قیامەتمان لەبیر بێت بڵێ کەچی تۆ بەردەمی خوا ئابەم حاڵەی ئیفتاتەوە بڕۆی چاو بە بەهەژ ناکەی بۆنی بەهەژ ناکەی قەناعەت بە یەک خوشک بکەن فەسادێکم کەرەوە زەلامێک لەسەر جادەوە ڕاکێشە بەرەو ماڵەکەی خوا گەنجەکە براکەم باوکەکە لە ماڵەوە دەبڕە قەناعەت بە کوڕێکم بکە ڕۆژە دانیشتی مناڵێکم بێنی بڵێ ئاوەرە کوڕەکەم با فاتیحە و فێر بکەم باشە خۆت نایزانی دەوەرە مناڵەکە بنێرە لای مامۆستای تەنیشت مزگەوتەکە بڵێ ئەم کوڕەم فێری نوێژکە ڕێ لە کچەکەت مەگرە ئەگەر چوو بۆ مزگەوت یا بەلای خوشکێکی فێری قورئانی کە هاندەرێکی خێر بەخوا یەک زەلامە لەسەر دەسا هیدایەتدا لەم دنیا و هەرچێکی تایە بۆ تۆ خێرترە یەک زەلام خوا لەسەر دەستی تۆ هیدایەتی بابێ بە سەبەبی ئەوەی لە قیامەتا بێ بە عیتقی تۆ بۆ ئاگر ئەبێ بە ذەخیرەی تۆ بۆ قیامەت جاوەرە یەک و دوان و سیان و چوار کاکە هیدایەتدانی خەڵک کاری پێغەمبەرانە ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا خوا فەرمێ ئادەی پێم بڵێن قسەی کێ لە قسەی ئەو کەسە باشتە کە بانگی خەڵکەکا بۆ ڕێگەی خوا قسەی کێ لەوە باشە بە خوا فەرمێ ئەڵێ ئادەی پێم بڵێن باو قسەی کێ باشترە کێ هەیە قسەی بەگەی قسەی ئەو کەسە باش بێ کە خەڵک بۆ لای خوا بانگەکا و کاری چاکەیان فێرەکە جا شتێکی کەشی تیا ئیسفادەیەکی کە یەکێ لە سوودەکانی ئەوەی کە تۆ نەسیحەتی خەڵکەیت و خەڵک بەرەو دیناری ڕاکێشی یەکێ لە گەورەترین سوودەکانی ئەوەی دوای خۆش شەرمەکەی خۆت پێ و عیبە بچی گوناحکەی خەڵێ من خەڵکم باگە کرد من نەسیحەتی خەڵکم پێ و عیبە خۆ گوناحکەی ئەوەش هاندەرێکی کەیە لەمنەوە ئەبی بە مامۆستا پێ و عیبە تۆ ئیسا خەڵکە فێری خێر و فێری نوێژ و فێری ماڵی خوا کرد بێ لەملاوە خراپە بکەی شوورەیت بە خۆ دێ ئەڤەن پێغەمبەرەکەمانە فەرمووی سەڵاتی و سەلامی خوای لەسەر بێ عاجل لەم حەدیثە بگرن ئەمە حەدیثی پێغەمبەرە هەزار سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لەم ڕۆژی جومعەیە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ هەج کەسێ لە ئومەتم سەڵەواتێکم لەسەر بات لە هەر شوێنێکی دنیا بێ خوا مەلایکەتێکی داناوە پێم بەڵێ ئەی محەممەد فڵانی کوڕی فڵان فڵانی کچی فڵان سەلامی لێ کردی سەڵەواتی لێدای ئەڵێ منیش خوای گەورە ڕوخسەتمەدا و جوابیە دەمەوە ئەڵێ ئیلا لە ڕۆژی جومعەیە نەبێ لە ڕۆژی جومعەیە پیس بە مەلایکەتەکە ناکات پێم بڵێ هەچ کەسێ سەڵەواتێکم لەسەر با خۆی گوێم تێوەیەتی خوای گەورە وای کردووە ڕوحیانەتەکەی محەممەد الموستەفا گوێی لێ بێ کە من و تۆ سەڵەواتی لەسەرەین هەزاران هەزار سەڵەوات لە دیاری محەممەد ئالەم ڕۆژی جومعەیە سەڵەواتێکەوامان لێ بکات لە ڕۆژی قیامەتا ڕەفیقی ئەو بین لە باشدا ئینشاءالله ئەو پێغەمبەرە نازدارە ئەفەرمێت الدنيا ملعونة الدنيا ملعونة ملعون ما فيها أفهمي أم دنيايا لعنتي لكراوة بنفرت كراوة للان خواوة هرچيكي شتيايا أخوة لعنتي لكردوة هرچيكي شتيايا إلا تنهاشتي نبي إلا ذكر الله وما والاه يا ذكري خواو هرچيك بذكري خواو بيوث به نوجو روجو عبادة باسي خوا ذكري خوا يعني ياد كردنوي خوا غير ياد كردنوي خوا وهرچي علاقي بياد كردنوي خوا هبه ايه لدوها اوافر نتي او عالم او متعلم يعني يكي خلق فيري چاككا يا خلق يكي چب تلبيتي بكابوي فيري چاكي بكن يعني تلبو ما موساك فيري ديناري يكتر فيري ديناري كن غيري اما عليه هرچي للدنيا لعنتي لكراوه كيزونا بيزراوه خوا خوشي نابه هرچی نم دنیا دەکەڵ و نەفرەت لێکراوە ئللا ذکری خوا نەبێت یادی خوا لەگەڵەوەی تۆ زەلامە فێری چاکە بکە یا بچی لای زەلامە فێری چاکە بکەن دامەتان لە بیر بێم ڕەمەزانە هەر یەکێ لە بینی خۆتان و خوای خۆتانە قەرار بن بیرکەرەوە چێمان هەیە قابیلی ئەوە بێ ئینشاءڵڵا بەرەو دین بێ لە ماڵەکەی خۆدا مەتۆ بە یەکێکەوە بگیر سێرەوە کە خەریکی کفرکردن و بێدینیە نە
زانە کێ ئەلحەمدولیلا خۆی نەرمە چاکە بەس نوێژ ناکە تۆ قسەی خێری بۆ بکە ئافرەتێکی بە ئەدەب بە حیا و حورمەت نوێژەکات بە ڕۆژۆ بێ بەڵام لە چک ناکە وەرە بڵێ خوشکەکەم وەرە تۆ ئاوا لە خوا ئەترسی تۆ هەموو لایەنێکە پڕ کردەوە تۆ ئەی ئەم لایەنە وە پڕ ناکەیتەوە نازانیم کار و دژایەتی کردنی خوایە وەرە قەناعەتی پێ بکە ئەمە کە بە زەخیرەی قیامەتێ ئەمە ڕەمەزانێکە لە فەر و ڕەمەزانەکەی خۆتەوە کە ئەیش هاتە سەر ڕێمانی ڕەمەزان بە ڕۆژوو بوو وەکوایە تۆ بووی بە دوو زەلام خێری دوو ڕۆژوانێ بۆ نووسێ نەک ڕۆژوان تۆ بووی بە سەبەب کە ئەو نوێژکاو بە ڕۆژوو بێ ئیشەڵڵا بەبێ ئەوەی لە خێری ئەو کەم بێتەوە خێرەکەش بۆ تۆ دێ ئەمە لە کیف خۆتان بێ بەرنامەیە بۆ خۆدانێ بەشکن خوای گەورە زەلامێ دواسیانێ لەسەر دەستا هیدایەت بابێ بە گەورەترین زەخیرە بۆ قیامەت ئەمە ئامادەکاریە بۆ ڕەمەزان یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کە ئەم کارە خێرانەمان بۆ ئاسانکەین کە ئەم مانگی ڕەمەزانە بە شێوەیە بگرین و بە شێوەیە پێشوازی لێ بکەین کە خۆت بەدڵتا کە خۆت پێ خۆشە بۆ عەبدەساڵ ئەو پیاو چاکەکاری خۆت خوایە ڕەمەزانێک نەبێ کە تایە ڕوڕەشی دیواری تۆ بین و لەو نوع کەسانە بین کە جبریل دوعای کردو بە تۆی و دوتی بڵێ ئامین بە پێغەمبەری صلی الله علیه و سلم بڵێ ئامین وتی لوتی کەسێ بیا بە دیوارە کە ڕەمەزانی بەسەرا تێپەڕی خواری خۆش نەبێ خوایە لەوانەمان نەگێڕی خوایە ڕەمەزانمان بەسەرا تێپەڕی و مانگەیتە ڕەمەزان و لە ڕەمەزانیش تێپەڕین و لەو کەسانە بین کە تۆ ئێمە وتیا عەفو کردووە قەڵەمی عەفو هێناوە بەسەر تاوانەکانمانە و دامەزراوتر کردوین لەسەر ئەم ئیسلامە خۆشەویستێکی خوا و پێغەمبەرەکەی و قورئانەکەی و ڕەمەزانەکەی و دینەکە و خستێتە دڵمانەوە یا رب العالمین کە بۆ هەتا لە دڵمان نێتە دەرەوە بەو خۆشەویستی تۆشەوە لقیای تۆ بکەین لە قیامەتە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم